هێرشی حوتی تشرینی یەکەمی کەتیبەکانی عیزەدین قەسام بۆ سەر قەوارەی زایۆنی پایەکانی ژێرخانی ئیسرائیلی ڕوبەڕووی لەرزین و داڕوخانی گەورە کردووەتەوە بە جۆرێک کە پێشتر هاوشێوەی نەبووە. بە بڕوای پسپۆران زیانەکانی ئیسرائیل لەم جەنگەدا لە چەندین ڕووەوە لە ژمارە نان و کاریگەری درێژخایانی لەسەر ژێرخانی ئابووری دەبێت. بە پێی زانیاریە ئابووریەکان تا پێشنیۆڕۆی یەکشەممە بۆرسەی تەل ئەبیب بە ڕێژەی لە سەدا 7.5 دابەزینی بەخۆیەوە بینیوە. بەردەوامی جەنگیش زیانەکان قورستر دەکات و کەندەڵانەکانی بەرەو خوارەوە شۆڕ دەکاتەوە. بەو پێش بێت لە ئێستاوە کەرتی ئابووری قەوارەکە ملیاران دۆلار زیانی پێگەیشتووە. ئەوە لە کاتێکدا پێشتر هەڵاوسان هەبووە و نرخی شیکڵی ئیسرائیلی بەرامبەر دۆلار قەیرانی ئابووری دروست کردبوو. بەهۆی زۆربوونی مەترسیەکانیش لەسەر بۆرسەی تەل ئەبیب، گادلیۆر پسپۆڕی ئابووری ئیسرائیلی بۆ ڕۆژنامەی یەدیعوت ئەحرۆنۆت بە دووری نەزانیوە بۆرسەی تەل ئەبیب ڕوبەڕووی داخران ببێتەوە بە جۆرێک زیانەکان کۆنتڕۆڵ نەکرێن. هاوکات هێرشە موشەکیەکانی حەماس بۆ سەر قەوارەی زایۆنی جوڵە و هاتن و چوونی لە زۆرێک لە فڕۆکەخانەکاندا ڕاگرتووە و زۆرینەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان بە تایبەت ئەوروپی و ئەمریکیەکان دەیان گەشتیان بۆ ئیسرائیل هەڵوەشاندووەتەوە و گەشتەکانیان ڕاگرتووە. لە لایەکی دیکەوە هێرشەکان ترس و دڵەڕاوچەی گەورەیان لای ئیسرائیلەکان دروست کردووە و بە پێی ئەو دیمەنانەی بڵاو کراونەتەوە هەزاران ئیسرائیلی هەوڵی بەجێهێشتنی ئیسرائیل دەدەن. بەو هۆیشەوە قەرەباڵغێکی زۆر لە فڕۆکەخانەکاندا دروست بووە و خەڵک بە کۆمەڵ نۆرەیان گرتووە بۆ چۆڵکردنی ناوچەکە و گەڕانەوە بۆ ئەو وڵاتانی لێوەی هاتوون. لای خۆیەوە حکوومەتی پۆڵەند ئاشکرای کرد کە سوپای خستوەتە ئامادەباشیەوە بۆ گێڕانەوەی هاوڵاتیانی خۆی لە ئیسرائیلەوە. هەروەها ئامادەی خۆی بۆ هاوکاریکردنی هاوڵاتیانی دیکەی وڵاتانی ئەوروپی دەیانەوێت ئیسرائیل جێبێڵن نیشان داوە. هێرشە بەردەوامەکانی ئەم دوو ڕۆژە بووەتە هۆی ئەوەی قەوارەی زایۆنی بڕیار بدا دەیان ئۆردوگای جوولەکە نشین لە سنوورەکانی ئیسرائیل بگوازێتەوە و چۆڵیان بکات. بەو پێی ناوچەکە بووەتە شوێنی جەنگ. بە پێی ڕێنمای فەرماندەی ناوخۆی ئیسرائیلیش بڕیار دراوە خوێندن لە تەل ئەبیب و سەرجەم ناوچەکانی دەوروبەری غەزە ڕابگیرێت و سەرجەم دامەزراوە و کارگە پیشەسازیەکان کارەکانیان ڕابگیرێت. گادلیۆر پسپۆڕی ئابووری ئیسرائیلی سەبارەت بە زیانی جەنگەکانی پێشوو ئاشکرای کردووە. دەیان ملیار دۆلار تێچووی لەسەر ئیسرائیل هەبووە، بەڵام ئەم جەنگە کاریگەریەکانی قورستر دەبێت و کورتهێنان لە بودجەی گشتی ئیسرائیلدا دروست دەکات. ئەوە لە کاتێکدا کە ماوەی زیاتر لە ساڵێکە خۆپیشاندان و کێشە ناوخۆیەکان دژی چاکسازیەکانی دادگا گرفتی بۆ حکوومەتی بنیامین ناتانیاهۆ دروست کردووە. ئەو ناکۆکیانەش ڕنگدانەوەی تەواوی لەسەر قەوارەکە دروست کردووە و هۆکارێکی سەرەکیش بووە لەوەی دووچاری ئەم شکستە قورسە ببێتەوە.